بەڵێ ئەو پیاوە چاکە خوا ناسەکە ناوی مبارەک و باوکی ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەکە ڕەحمەتی خوا لێبێ لە باخێکا ئیشێ کرد. خاوەن باخەکە چەند برادەرێکی خۆی و لێنا بۆ ناو باخەکە. بە مبارەکی فەرموو بڕۆ هەندێ هەناری شیرینمان بۆ بێنێ. ئەوێ چەند ساڵە لەو باخە ئیش دەکات. بەس ئینسانێکی ئیماندار و خواناس. بەڵێ کاتێکە ڕۆژ هەناری هێنا، هەنارەکەیان شەق کرد و ویستیان بیخۆن سەیرەکەن هەنارەکە ترشی شیرین نییە. خاوەن باخەکە تۆڕۆ بوو لە مبارەک، وتی من چی بە تۆ دەڵێم؟ تۆ سوکایەتی بە من دەکەی؟ کۆمەڵی میوانم هێناوە دەڵێم هەناری شیرین و ببێنێت تۆ ئەچی هەناری ترشم بۆ دەهێنی. تۆ چەند ساڵە لێرەدا ئیش دەکەی نازانی کامە شیرینە و کامە ترشە. ئەویش فەرمووی بەڵێ ڕاستەکەی من چەند ساڵە لێرە ئیش دەکەم، لەم باخەی تۆدا ئیشەکەم. تۆ ئیزنت پێم داوە ئیش بکەم، بەڵام ئیزنت پێم نەداوە هەنار بخۆ. سوێن بەخوا هەتا ئێستا هیچ هەنارێکم نەخواردووە. سوێن بەخوای گەورە چەند ساڵە لەم باخەدا ئیشەکەم دەستم بۆ هەنار نەبردەم بۆ هەنار نەبرد کە بیخۆم. بۆی ڕاستەکەی ئیزنت بە من داوە بۆ ئیشکردن، بەڵام ئیزنت بە من نەداوە کە بیخۆم. بۆیە نازانم کامە شیرین و کامە ترشە. ئەویش فەرمی تۆ چەند ساڵ ئاوای بەو جۆرە؟ فەرمی بەڵێ. خۆ لە کاتێکە حەڵاڵیش بوو بیخواردایە. فەرمی باشم کچێکم نای خاوەن باخەکە وتی کچێکمی بیدەمە کێ؟ فەرمووی جوولەکەکان کچی خۆیان دەدەن بە کەسێ دەوڵەمەند بێ، گاورەکان کچی خۆیان دەدەن بە کەسێ جوان بێ، ناودار بێ. موسڵمانش کەسێک کە دیندار و خواپەرست بوو کچی خۆی ئەداتێ. ئەی فەرمی کچەکەم بدەم بە کێ؟ وتی وەڵا کەیفی خۆتە. وتی وەڵڵای لە تۆ باشتر شک نابم. بۆیە بەروبوومی حەڵاڵ خواردن و دوورکردنەوە لە حەرام ئەوە بوو خوای پەروەردگار ئەو ئافرەتی کردە قسمەت و نسیبی پیاوێکی کۆیلە و عەبدێک و فەقیرێک هەژارێک کە ئیش بۆ خەڵکەکە پرێکاری خەڵکە. خاوەن باخەکە وتی وەڵڵای لە تۆ باشتر دەست ناکەوێت، تۆ کەسێکی زۆر دڵپاک و دەستپاکی. کچەکەی خۆی پێشکەش کرد. ئاخوای پەروەردگار لەو دایکە ڕێک و پێکە و لەو پیاوە ئیماندار و خواناس و پاک و حەڵاڵ خۆرە خوا گەورە ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەکی پیان بەخشی. ئەوە بەروبوومی حەڵاڵ خواردنە لە دنیادا پێش قیامەت. ئەوە بەروبوومی خۆپاراستنە لە حەرام لە دنیادا پێش قیامەت. تا ئینشەڵڵا بە ئەگە پێمان خۆشە لە بەهەشتی خوا بە دوور نەبین، لە دۆزەخ بە دوور بین، با خۆمان لە حەرام پارێز. حەرام ئینسان بەدبەختی دنیا و قیامەتەکە دەیخاتە جەهەنەمەوە، لە بەهەشت حەرامی مەحرومی دەکات و دوایە دەبێتە هۆکار و سەبەبێک بۆ بەتاڵبوونەوەی کردەوەکانی ئینسانیش. یا ڕەبی خوای لە حەراممان پارێزی بۆ خاتی عەظەمەت و گەورەی خۆت ناو پاک و پیرۆزەکانی خۆت یا ڕەب العالەمین. آخرمان بخير بجيري. آمين آمين آمين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه هو الغفور الرحيم.